پەیامی نوێی ئەمریکا لەبارەی پێکهێنانی کابینەی نوێ بۆ پارتی یەکێتی ئاشکرا دەبێت. زانیاری نوێ لەبارەی وادەی گەیشتنی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. هەوڵەکانی باخچەلی بۆ پرۆسەی یاشتی لە تورکیا بەردەوامە و دەڵێت لەسەر قسەکانی خۆم سوورم. ئەلینا ڕۆمانسکی باڵوێزی ئەمریکا لە عێراق لە گەشتێکی 24 کاتژمێری بۆ هەرێمی کوردستان لەگەڵ هەریەک لە پارتی و یەکێتی کۆبوویەوە و ئامادەی واشنگتنی پیشانداوە بۆ پاڵپشتیکردنی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. جێی باسا لە هەموو کۆبوونەوەکان جەختیلەوە کردوتەوە نابێت پێکهێنانی کابینەی نوێ دوا بکەوێت. پێویستە حکوومەتێکی گشتگیر بێت و بتوانێت کێشە ناوخۆیەکان تێپەڕێنێت، توانای ئەوەی هەبێت لەگەڵ بەغدا کێشە هەڵپەسێردراوەکان چارەسەر بکات. دوێنێ هەریەک لە پارتی و یەکێتی لیژنەی خۆیان بۆ دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت دیاری کردووە و چاوەڕێی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنن لەلایەن کۆمیسیۆن بۆ دەستپێکردن بە کۆبوونەوەکانی پێکهێنانی حکوومەت. بارپرسێکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێم ڕایگەیاند وردبینی موچە هەنگاوی باشی بڕیوە وەگەریەوە هەیە سبەینێ پارەکە ڕەوانەی هەرێم بکرێت. ئەو بەرپرسەی وەزارەتی دارایی هەرێم بە میدیاکانی پارتی ڕاگەیاندووە شەوی ڕابردوو شاندێکی وەزارەتی دارایی هەرێم گەیشتۆتە بەغداد. چوونی شاندەکە لەسەر داوای بەغدا بووە و زیاتر پەیوەندی بە چەند بابەتێکی دارایی و پرسی هەژماری من و گرێبەستی بانکی بازرگانی عێراقەوە هەبووە. لەبارەی وردبینی لیستی موچەی مانگیدا ئەو سەرچاوەی وەزارەتی دارایی وتی وردبینی لیستی موچە هەنگاوی باشی بڕیوە و چاوەڕوانین ئەمڕۆ وردبینی تەواو بێت و سبەینێ چوارشەممە تەمویلی موچە بنێردرێت بۆ دابەشکردنی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم. سەرۆکی گشتی مەهەپا دەوڵەت باخچەلی ڕایگەیاند لە قسەکەی خۆی پەشیمان نەبووتەوە لەبارەی عەبدوڵڵا ئۆجەلان و دەڵێت ئەگەر سەرۆکی تیرۆرستان ئامادە بێت کۆتایی بە تیرۆر بهێنێت و پەکەکە هەڵبوەشێنێتەوە با بێتە فراکسیۆنی دەم پارتی لە پەرلەمان و ئەوە ڕابگەێنێت ئەو کات با لە مافی هیواش سوودمەند بێت. ئەو بوتەی باخچەلی لە کاتێکدایە 25 ساڵ تێپەڕ بووە بەسەر زیندانیکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و دادگای مافی مرۆڤی ئەوروپا دوای تەواوبوونی ئەو ماوەیە مافی هیوا بە شایستەی ژمارەیەک لەو کەسانە دەزانێت کە بە زیندانی هەتا هەتای قورسکرا و سزا دراون بۆ ئەوەی بە شێوەی مەرزدار ئازاد بکرێن.